جێبەجێکردنی پرۆسەی ئاشتی لە تورکیا و باکووری کوردستانە سەبابەتێکی گەرمە بە تایبەتی لە دوایەوە قۆناغی کە ڕاگەیەندرا پەیامی عەبدوڵڵا ئۆجەلان ڕێبەری زیندانی کراوی پارتی کرێکارانی کوردستان هاوکات ئەو شاندەی کە هات نەرێمی کوردستان لەگەڵ سەرۆک بارزانی قسەیان کرد و پەیامە گرنگەکەی سەرۆک بارزانی لە نەورۆزی دیاربەکر ئایان پرۆسەیە تا چەندە ئەگەری جێبەجێکردنی هەیە و ئەم پەیامە چەندە کاریگەری لەسەر بەرەو پێشچوونی پرۆسەکە دەبێت. لەگەڵ میوانەکەم قسە دەکەم بەڕێز سەرتاج بوجاق بەڕێبەری پارتی دموکراتی کوردستانی باکوور لە دیاربەکرەوە لەگەڵما. بەڕێز سەرتاج سپاس کە لەگەڵ کوردستان 24 ڕۆژی نەتەوەی نەورۆزیشت لێ پیرۆز بێت. ئەمەوێ سەرەتا بۆچنی جەنابەت سەبارەت بە پەیامەکەی سەرۆک مەسعود بارزانی بزانم کە لە دیاربەکر لە هەنگی گەورەی نەورۆز خوێندرایەوە پێتان وایە چ کاریگەریەکی دەبێت؟ بله، پەیامە جەنابی سەرۆک مەسعود بارزانی gelek giring bû ew peyam helwestên Kurdan bi giştî li Kurdistana Bakur ji bo aşîtî tekez kir û ew peyam li aliyê xelkî gelek bi coşî hate qebûl kirin û ez dibêjim ne tenê bo Kurdistana Bakur peyama cenabî Serok heman demê li vî peyamê de behsa Kurdistana Rojava Sûriye jî kir li wê derê jî ew mesele gelek giring e ji ber ku xelkê me li Kurdistana Bakur zehf dixwaze pirsa Kurd bi avakî aşîtiyane him li Kurdistana Bakur him jî li Rojava çareser be û demokrasî û pêşketin pêşva biçe. باڵە هەر لە پەیامەکەی سەرۆک بارزانی داماژەیان بەوە کردبوو پێویستە کە پرۆسەی ئاشتی جێبەجێ بکرێت لەبەرەوەی جگە لە ئاشتی هیچ ڕێگەیەکی دیکە نییە. قۆناغەکانی جێبەجێکردنی پرۆسەی ئاشتی ئێستا لە تورکیا و باکووری کوردستان چۆن دەبینن؟ ئایا ئەمە تا چەندە ئەگەرێکی کراوەیە کە بە زووترین کاتم قۆناغانە جێبەجێ بکرێن لە بەرژەوەندی کورد؟ نەها بەرژەوەندی کورد ناو ئاشتیدا هەیە. ji ber ku heta niha bi tundî pesa Kurd li Kurdistana Bakur çareser nebû ji bo wî yekî pêwîst e aşîtî hebe pêvajoya aşîtî serkeve lê pêvajoya aşîtî heman demê de hinek gev jî nav proseyê de dibekî çêbe ji bo wî yekî pêwîst e hemû aliyan bi xebatekî baş û gewre û bi bawerî bi taybetî Kurdan bi bawerî xebat bikin ji bo aşîtî û ji bo wî yekî ez wisa bawerim xelkê me li Kurdistana Bakur piştgiriya ew proseya dike û îro kada Newrozê lî Diyarbekir jî ew tişta diyar kir û peyama cenabî Serok Mesûd Barzanî jî cihî xwe da bû gelek giring bû û tesîrekî mezin ji bo proseya aşîtî li Kurdistana Bakur kir. باڵێ لە دوای ڕاگەیاندنی پەیامەکەی عەبدوڵڵا ئۆجەلان بۆ تورکیا و باکووری کوردستان هاوکاتەوە گۆڕانکاریانەی کە هاتۆتە ئاراوە پێتان وایە هیچ شتێک لە پرسی ئاشتی یا بەگشتی پرسی سیاسی کورد لە تورکیا و باکووری کوردستان گۆڕدراوە یا ئەگەری هەیە هەر گۆڕانکاریەکی دیکە ڕوو بدات ئەگەر هەیە چییە؟ نەها ڕاستە پرسا ئاشتی gelek giring e lê aşîtî derî vedike ji bo çareserî ji bo pirsên din lê pêwîst e ew prose gav bi gav biçe û mirov xwedî sebir be û bêhna siyasetmedaran Kurd bi taybetî û bi taybetî jî birêz Öcalan piçik giring be û ez wisa bawerim ew mesele çareser bibe ji ber ku غیری آشیتی ji bo me rêkî din nîne û aşîtî rê vedike ji bo çareseriya pesa Kurd. باش ئەمڕۆ لەیلا زانا سیاسەتمەداری کورد بۆ کوردستان 24 قسەی کردبوو ئاماژەی بەوە کرد ئاشتی تەنها بۆ کورد پێویست نییە بەڵکو بۆ هەموو گەلانی ناوچەکە پێویستە و دەبێت خۆمان ئەمە وەربگرین. کورد چۆن دەتوانێت ئەم ئاشتیە دەستەبەر بکات و چە بەرنامە و استراتژیکی تایبەت هەیە کە ئێستا کورد بتوانێت کاری لەسەر بکات لە باکووری کوردستان بە تایبەتی؟ نها مرۆڤ کانە نها ببێژە لە ڕۆژهەڵاتە ناوین پێشەنگیە ئاشیتی gelê me li Kurdistan gelê Kurd dike ji bo wî yekî pêwîst e em xebat bikin. Birêz Leyla Zana rast got yani
ناو سەر تەپسیەکی زێر ئاشتی نایە داین پێویستە ji بۆ وی خەبات هەر پێویستە و ئەم هێویدارن ئەو خەبات بێداین و میلەتی کورد jî ئاشتی ji بۆ چارەسەرکردنا پەرسا کورد پێک بینە. بەڵێ بەڕێز سەرتاج بوجاق بەڕێبەری پارتی دموکراتی کوردستانی باکوور سپاس لە دیاربەکرەوە لەگەڵمان بووی.